رادیوی دنگی گل دنگی توی هاواتیا لە هەر کوێیەکەن سڵاوتان لێبێت ئەمڕۆ سێشەم نۆی حوزەیرانی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل هەواڵەکانتان پێشکەش دەکەین. کۆنگرەی پێکهاتە دیموکراتیەکانی کوردستان لە ئەوروپا کە جەدەکەئی لە بەیاننامەیەک لەشکرکێشی دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان شەرمەزار دەکا و ڕای دەگەێنێت داوا لەگەلەکەمان دەکەین کە لە هەموو شوێنێک بەگیانی یەکێتی لە دژی هێرشە لەشکرکێشیەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ناوچەکانی باشووری کوردستان و شنگال و گەریلاکان هەنگاو برێن. کەجەکەدی داوای لە پەدەکە کرد نەبێتە شەریکی دەوڵەتی تورکیا وتی دەوڵەتی تورک دۆستی پارتی دیموکراتی کوردستان نییە، ئامانجی دەوڵەتی تورکیا لە ناوبردننی هەموو دەستکەوتەکانی کووردە. پێویستە پەدەکە دەست بەجێ لە هەلە مێژوویەکان بگەڕێتەوە. کەجەدەکەئی داوای لە حکوومەتی عێراق کرد دژایەتی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بکات و یەکپارچەی خاکی عێراق بپارێزێت. کۆنفێدەراسیۆنی پێکهاتەکانی کوردستان لە ئەڵمانیا کۆنمیت هێرشە لەشکرکێشیەکانی دەوڵەتی تورکی بۆ سەر باشووری کوردستان و شنگال ئیدانە کرد و ڕایگەیان ئاماژ داگیرکردن و دەست بە سەرداگرتنی هەموو کوردستانە. هەرچەندە دەوڵەتانی ناوچەیی و هێزە نێودەوڵەتیەکان ئاگاداری ئەم کۆمەڵکوژیان بەڵام بۆ بەرژەوەندیەکانی خۆیان چاویان لێ بەستووە. دەوڵەتی تورک داوای داگیرکردنی عەفرین و گرێسپی و سەریکانی و ئێستا دوای داگیرکردنی عەفرین و گرێسپی و سەریکانی ئێستا دەیەوێت باشووری کوردستان داگیر بکات و جێنوسایت بکە. کۆنمی درایگەیان پێویستە مرۆڤایەتی لە پلەی یەکەم گەلی کورد و هەموو لایەنگرانی ئازادی دەنگی خۆیان لە دژی جێنوسایدی گەلی کورد دژی داگیرکاری دەوڵەتی تورکیا بەرز بکەنەوە. هەروەها کۆنمیت داوای لە سەرجەم ئەنجومەن و پێکهاتەکانی فیدراسیۆن لە کوردستان کرد بە گیانی یەکگرتووی نیشتمانی کۆ ببنەوە و دژی داگیرکاری و جێنوساید بجەنگن. دەیان پارت و ڕێکخراوە سیاسیەکانی کوردی و سووریانیەکان کۆمیتەی دیپلۆماسی هاوبەش کە لە کۆمیسیۆنی پەیوەندیەکانی دەرەوەی کۆنگرەی نەوتەوەی کوردستان کە نەکەن سەبارەت بە داگیرکەری دەوڵەتی تورک لە باشووری کوردستان نامەیەکی کراوەیان ئاراستەی ئەمینداری گشتی کۆمکاری عەرەبی ئەحمەد ئەبوغەیس، هەروەها سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیاع سوودانی و سەرۆکی سووریا بەشار ئەسەد و هەروەها سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ئانتۆنیۆ گوتێرێش و سەرۆکی ئەمریکا جۆ بایدن و هەروەها سەرۆکی کۆنسەی ئەوروپا فۆندێر لاین و سکرتێری گشتی ناتۆیان ستۆلنبەرگ کرد. لە نامەکەدا بانگەوازی خێرا ڕاگەیاندراوە. تووڕەیی گەلی کورد لە بەرامبەر داگیرکاری و هاوکاری پارتی دیموکراتی کوردستان تا دێ زیاتر دەبێت. دانیشتوانی کەمپی مەخموور ڕێپێوانێکیان ئەنجامدا و ڕایانگەیان پێویستە هەمووان دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و شەریکەکانیان بوەستنەوە.
رانجا مشامه ایرو شرمزار کرنا داگیرکری دولت ترک و هفکاری ایخانت مالا بارزانه ام و داگیرکری و ایخانت شرمزار دکین رو رج دکین ام باش دزانن ادی مالا بارزان اصلا ایخانت جی در باز کر راست تسلیم دولت ترک بیا بانگوازی لدولت عراق لحکمت عراق و لگلن عراق دکین اشیا و داگیرکری بسکنن و خودان حلوز بن آلیکاریا دولت ترک نکن جبر که ام باش دزانن بریا نها 10 سالان دما داعش ایرش کر جدر وی پککه تو کسی گلن عراق نپاراست پیوستی به هیا ایرو دولت عراق حکومت عراق و گلن عراق و راستیا پککه ناز بکن انگوازی اما جبا همو گل هرما کردستان هیا او خاکا کو ایرو ته داگیر کرن بصادان به هزاران شهید لسر و خاک هاتن هدائی لی ایرو بنمالا بارزانی وان دست کفتی انگل کرد را دستی دولت ترک دکا ام دوه باوریه دنا و گل باشور کردستان لشرف و کرامت خواه خودان در بکوه و لهمبری داگیر کریه خودان حلوز با بمره ایخانت بمره ایخانت بمره ایخانت دەستپێشخەری سووریا بۆ ئازادی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجانان لەم مانگەدا 5 ڕێپێوان و 2 چالاکی هونەری لە کانتۆنی جەزیرەی ئەنجام دەدات. چالاکیەکان لە چوارچێوەی هەڵمەتی نێودەوڵەتی بە دروشمی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجانان چارەسەری بۆ پرسی کورد بەڕێوە دەچێت. بەرنامەی چالاکیەکانی دەستپێشخەریەکە بەم شێوەیە. ڕۆژی 10 تەمموز ڕێپێوانەکە لە شاری تێلحەمیس بەڕێوە دەچێت. هەروەها دانیشتوانی شار و لادێکانی تیربیراک بەشداری دەکەن. ڕۆژی 16 تەمموز بە بەشداری دانیشتوانی دیرێک و چیلاکسی ڕێپێوانێک لە شاری گیرلیک بەڕێوە دەچێت. ڕۆژی 21 تەمموز بە بەشداری دانیشتوانی زیرکان و تەلتەمیر لە شاری دیربس ڕێپێوانێک بەڕێوە دەچێت. هەروەها لە ڕۆژی 23 تەمموز ڕێپێوانێک بە بەشداری دانیشتوانی حەسەکە بەڕێوە دەچێت. ڕۆژی 25 تەمموزیش لە قامیشل و ڕێپێوانێک بەڕێوە دەچێت. چالاکی هونەری لە 28 تەمموز لە تیربەرسپیا و 30 تەمموز لە ئامۆدیە بەڕێوە دەچێت. لە بەرامبەر هێرشی ئاسمانی دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژنامەنووسانی ئازاد لە شنگال تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ لە گوندی دووگور ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. دوێنێ 8 تەمموز کاتێک ئۆتۆمۆبیلی پەیامنێرانی چرا تیڤی و چرا FM لە تلقەسەبی سەر بە شنگال دەگەڕانەوە لەلایەن فڕۆکەکانی دەوڵەتی تورکیاوە کرانە ئامانج لە ئەنجامی هێرشەکەدا حەسەن کەماڵ پەیامنێری چرا تیڤی و میرات میرزا ئەندامی چرا FM لەگەڵ خەلەف خدر عوسمان شۆفیری ئۆتۆمۆبیلەکە بریندار بوون. لە کاتی هێرشەکەدا ئۆتۆمۆبیلی خێزانێکی خەڵکی شنگالیش بەر هێرشەکە کەوتووە و لە ئەنجامدا زیاد قاسم و مەجید جەماڵ و منداڵێک بە ناوی زیلان زیاد ئەلیاس کە تەمەنی 7 ساڵە بریندار بوون و برینداران گواستراونەتەوە بۆ نەخۆشخانەکانی ناوچەکە. ایرو سالبگرا فرمانه نزین گد با ایرو ساعت 11 جای شنگاله بخوده خلق مای راگهاندنه ایک جرات کا راستیا دشمن دار کرن کا چاوا دشمن تعدل ازدیا کر ایرو هدف گرتینا ایرو تیاری ترکیه لیدایا تیاری دشمن لیدایا بس یک نکاره بلا دشمن همو حساب بکا دشمن جی همو ببا پشتای دنیا جی همو ببا پشتای نکارن چرای ما بمیرین چرای ما و هر دیمی بریبا و ام شهیده خوا فرمانه عمل بیرتینن و باشنا خواجی البرده تاوینن تبای شهیده اید هفتی و سه فرمانه جی عمل بیرتینن و ایرو از مدرعه هندنی چراتی بی هدفت گرن دشمن اجبر سال وگرا فرمانه ادوین هنگ مالشنگا باشورتین مالش باشورتین هکن ها چلوجی بکن تو پاجی دین نه پیشاوان مالا او مال اینا چای شنگالی کتاکیج ماجی نهلین یک بمینا او یکل برخودا نبلا بیجن ما یکی راگه هندنی سر چراتی بی ما هدف گرتیا ام شفای اجبرینداری خوجیرت خوازن و سرکتن هر عملت ازدیا و نکارن متنجی بکن اراده ماجی هیا اراده ماجی زارو که منای یا بشامای یا جشامای اسای شامای و برخدانی اجنید ازدیا تجاره امنا کبن.
ڕۆژ بە ڕۆژ هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لە باشووری کوردستان ڕوو لە زیادبووندایە. توێژەکانی شاری سلێمانی دەڵێن پەدەکە ڕێگە پیشانی سوپای تورک دەدات و بەشێکە لەو سوپایە کورد تەنها بە یەکڕێزی دەتوانێت ڕێگری لە هێرشەکانی دەوڵەتی تورک بکات. هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەرخاک و گەلی کوردستان بەردەوامە و ڕۆژانە بە بردومان و لەشکرکێشی سیاسەتی قڕکردن لە دژی گەلی کورد بەڕێوە دەبات. لە ئێستاشدا بە هاوکاری پەدەکە هێرشەکانی بۆ سەر باشووری کوردستان چڕ کردوێتەوە و لەو بارەیەوە توێژەکانی سلێمانی بەم شێوەیە دژی داگیرکاری قسە دەکەن. لەم حاڵەتی ئێستا خصوصا لە باشووری کوردستانە بە هۆرەی وەزعی عێراقیشەوە لەو پەڕی حاڵەتی لاوازیایە بە تاریخ و بە بێژووی کورد ئەوەندە لاواز نەبووە. وای لێ هاتووە کە تۆ شتێکتیە کە ناوی حکوومەت یان سنوورت هەبێ بە ئارەزووی خۆیان دەسەڵاتدارانی ڕژێمی تورکیا پێگەی خۆیان لە باشووری کوردستانە قایم کردووە و هیچ کاتێک بەو شێوەی ئێستا هێرش و پەنابەردان لەبوو بۆ سەر باشووری باسی هەرێمی کوردستان بکە چونکە هەرێمی کوردستان بە کرێگیراوێتی سرفە. پێشتر کاری زۆر لەسەرکرا بوو بە پێی ئەو ڕێکەوتنانی بینی هەرسێ دەوڵەتی داگیرکرد لەسەر چۆنیەتی پەرخستنی ئەو خەبات و شۆڕشەی کە کورد چەند ساڵە خەریکە و بە یارمەتی هەنێز لێز لە ناوچەکەیە و دەوڵەتانی ئیقلیمی ئەوان دەمێکەوە پیلانشەرانە بەرامبەر بە تایبەتی تەجروبەی باشوور و بە تایبەتی ئەو خەباتی کە لێرە کراوە کە زۆربەی لەسەر شانی میلەتە. بەڵام ئەمە یەکێکە لە شکستانەی کە ئەردۆگان لە انتیخاباتە کە شکستی خواردووە بە جۆرەکان ئێوێ ڕێیەکی ناو تورکیا بە خۆی دروست کاتەوانێ. پێشتر ئەم جارە تۆسێک زیاتر بەهۆی ئەو ڕێکەوتنانی لەگەڵ حکوومەتی عێراقی و هەندێ لایانی ناو کوردستان مەجالێکی دراوەتێ بۆ جۆرە ئاشکرا و بۆ جۆرە چاونەترسێ بێتە ناوانی لە هەر لایەکەوە گڵۆپشی بۆ داگیرسابێ ئەو ئەمڕۆ پێش ئەو شکستەیەتی کە ئێوە پڕی کاتەوانێ. ئەژنایەتی نیشتمانی کوردستان حیزبەکانی تر حیزبی شوعی زەحمەت کێشان ئەوانە ئەم شەرمنیە چی هەیەە ئەم بەیانە ژێر بە ژێر سۆشیال میدیانە چی هەیەە کە خواخواانە بیزلایکی نەبێ. مەسەلەکە ئەوەیە تەواوی ئەوەی کە لەم دەسەڵاتی هەرێمی کوردستانە بەشدارە بە پارتی دیموکراتی کوردستان. ڕوودەینی سەرکردەی هاوپەیمانی نەسر ڕایگەیان نیگەرانیەکی بەرفراوان سەبارەت بە لەشکرکێشی ئەم دوایانەی تورکیا هەیە کە هەستا بوو بە دانانی خاڵی پشکنین و دامەزراندنی کەمپ و بنکەی سەربازی لە هەرێمی کوردستان بە جۆرێک قەبارەی لەشکرکێشیەکانی تورکیا لە هەرێم بە درێژایی 150 کیلومتری تێپەڕاندووە. عەقیل ڕوودەینی هەروەها ئاماژی بەوە کرد دەستڕێژی تورکیا پێشلکردنی دەستوری عێراق و لە ئێستاشدا حکوومەتەکانی بەغدا و ناوچەکە سەبارەت بەو هێرشانەی ئەنقەرە بێدەنگن، بەڵام دەبێت هەیە هەڵویستێکی جدی هەبێت بۆ ئەوەی بەرگری لە سەروەری وڵاتەکەمان بکات. هەروەها دەڵێت بێدەنگی بەغدا و هەولێر سەبارەت بە داگیرکاریەکان پیانوویمانەوە و دامەزراندنی بنکە و دەستپێکردنی داگیرکاری گەورەتر بە ئەنقەرە دەدات کە ئەمەش بە پێشلکردنی دەستور دادەنرێت و سەرپێچیکردنە لە بنەمای دراوسەیەتی. ئەمە لە کاتێکدایە ماوەی چەندین ڕۆژە سوپای تورک بە هەماهەنگی لەگەڵ پەدەکە لە گوندەکانی شارۆچکەی ئامێدی سەر بە پارێزگای دهۆک و چەندین ناوچەی سنووری هەولێر بڵاوی پێکراوە و بەردەوامی سوپای تورک بردومانی چەندین ناوچەیەکی هەرێم دەکەن و لە بەرامبەردا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و عێراق لەو هەنگاوانە بێدەنگن. هەروەک دەزانن لە چەند ڕۆژی ڕابردوودا سادی ئەحمەد پیرە و تەبێژیرێنەکە ڕایگەیان دەوڵەتی تورک 300 چەتەی داعشی هێناوەتە سنووری دهۆک و لەوێ جێگیری کردوون بۆ شەڕدژ بە گەلی کورد. ئەنجومەنی گەلی کوردی شاری ئیدینبرگی پایتەختی سکاتلند بە بۆنەی ساڵیادی شەهیدبوونی ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی گشتی کەجەکە و هەروەها ئەندامی کۆمیتەی ناوەندی پەکەکە دیار غەریب ناسراو بە هەڵمەت گابار کە 5 ساڵ پێش ئێستا لە ڕۆژی 5 تەموزی 2019 لە هێرشێکی ئاسمانی دەوڵەتی داگیرکەری تورک شەهید کرابوو مەراسمێکی تایبەتیان ڕێکخست. لە ناوەندی جڤاکی کورد چەندین کەس بەشداری یادەکە بوون. یادەکە بە خولەکێک ڕێزگرتن لە یادی شەهیدانی شۆڕشی کوردستان دەستی پێکرد و تێیدا بەڵگە فیلمێک دەربارەی ژیان و تێکۆشانی شەهید دیار غەریب پیشاندرا.
ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا تیشکی خستە سەر هەوڵەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر بۆ دانوستاندن لەگەڵ حکوومەتی سووریا و ڕایگەیاند پێویستە بەر لە دەستپێکردنی دانوستاندن تورکیا لە خاکی سووریا بچێتە دەرەوە. ئیلهام ئەحمەد ڕایگەیاند هەوڵێک لە نێوان دەوڵەتی تورک و حکوومەتی سووریادا هەیە بۆ ڕێککەوتن هەریەکە لە سووریا و عێراقیش ڕۆڵیان لەو هەوڵانەدا هەیە. ئیلهام ئەحمەد جەختی کردەوە تورکیا هەر لە سەرەتای سەرهەڵدانی قەیرانی سووریاوە بە میکانیزمی جیاجیا دەستێوەردانی لە وڵاتەدا کردووە و دەڵێ دەوڵەتی تورک سیاسەتی داگیرکاری و بەخۆولکاندن بەڕێوە دەبات. چەندین ساڵە پشتیوانی گروپە چەتەکان بەو مەبەستەش دەکا. بارەی هەڵویستی حکوومەتی سووریاوە بۆ ڕێککەوتن لەگەڵ دەوڵەتی تورک ئیلهام ئەحمەد ئاماژەی بەوەدا دەوڵەتی تورک پلانی داگیرکاری لە چوارچێوەی پرۆژەی میساقی ملیدا هەیە. لەبارەی ڕۆڵی عێراق و رووسیاوە لە دانوستاندنەکانی نێوان ئەنقەرە و دیمشقدا هەروەها ئەحمەد ڕایگەیاند پێشتر ئەردوغان و بەرپرسانی عێراق ڕێککەوتنێکیان لەسەر پرۆژە ڕێگای گەشە کردووە و هەوڵ دەدەن ئەو ڕێگایە بە خاکی سووریەدا یاخود بە سنوورەکانی سووریەدا ڕابکێشن. رووسیاش لەو دانوستاندنەدا ڕۆڵی هەیە و دەیەوێت باری سەرشانی سووک بکات چونکە شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەموو شوێنێک بڵاوە دەبێتەوە. هێشتا دیار نییە لە لوبنان چی ڕوودەدات کە هاوسنوورە لەگەڵ سووریا، بەڵام هەر گۆڕانکاریەک لە لوبنان ڕووبدات کاریگەری لەسەر سووریاش دەبێ. رووسیا دەیەوێت دۆسیەی سووریا دابخات. لە بەشێکی دیکەی چاوپێککەوتنەکەیدا هاوسەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هۆشداری لەبارەی خواستە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکەوە بە حکوومەتی سووریادا و ڕایگەیاند بۆ واژۆکردنی هەر ڕێککەوتنێک لە نێوان هەردوو ڕژیمدا پێویستە کۆمەڵێک مەرج جێبەجێ بکرێن. بۆیە دەبێت سەرەتا دەوڵەتی تورک لەو ناوچانەی سووریا بچێتە دەرەوە کە داگیری کردوون، هەرچەندە ڕژیمی سووریاش پێداگیری لەسەر ئەو خاڵە دەکاتەوە، بەڵام دەبێت سووریا بەرژەوەندیەکانی گەلانی ناوچەکە بکاتە بنەمای دانوستاندنەکانی. ئەگەر هەر جۆرە چارەسەریەک بێتە ئاراوە پێویستە هەموو ناوچەکانی سووریا بگرێتەوە، واتە ئەگەر ڕژیمی سووریا ڕێگە بە بەرهەڵسکارانی بدات بگەڕێنەوە بۆ خاکی خۆیان و دەوڵەتی تورکیش لە ناوچە داگیرکراوەکان بچێتە دەرەوە، ئەو کات ئەگەری چارەسەری زیاد دەبێ. ئەمیر کەریمی هاوسەرۆکی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژەک لە چاوپێککەوتنێکدا لەگەڵ میدیاکان ڕایگەیاند بە هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێی ئێران ئەگەری ئەوە هەیە هەندێک کرانەوە بێنە ئاراوە. ئێمەش بێگومان پێشوازی لێ دەکەین و هەروەها ئاماژی بەوەدا ئەو کرانەوەیە نەک لە سایە دەسەڵات و سەرۆک کۆمارەتیە بەڵکو دەرەنجامی تێکۆشانی گەلی ئێرانە. لە چاوپێککەوتنەکەدا بە ڕێزکەریمی تیشکی خستە سەر هەڵبژاردنەکانی سەرۆک کۆماری ئێران، ئاڵۆزی نێوان حکوومەت و گەل، هەڵویستی گەلانی ئێران و هەروەها شۆڕشی ژیان ئازادی. هاوسەرۆکی پەژاک جەختی کردەوە هەڵبژاردننی سەرۆک کۆماری ئێران لە دۆخێکی تایبەتدا بەڕێوەچوو. سەرۆکی پێشوو بە شێوەیەکی گوماناوی ژیانی لەدەستدا. مردنی گوماناوی سەرۆکی پێشوو نیشانەی قەیرانی زۆر قوڵ و جددیە لە ناوخودی سیستەمی دەسەڵاتدا. ئەم هەڵبژاردنە دوای ئاشکرابوونی ئەو قەیرانانە بەڕێوەچوو. یەک لەوانە دوای شۆڕشی ژیان ئازادیە. ئەم شۆڕشە ڕەوایەتی سیستەمی حکومڕانی ڕەت کردەوە و بەدیلی دەسەڵاتیشیان هەیە. پێمان وایە کە ناوەندی دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئەم پەیامەی وەرگرتووە، بەڵام چۆن مامەڵەی لەگەڵدا دەکەن ئەمە لە بەڕێوەبردننی داهاتووی سیستەمدا دەردەکەوێت. هەروەها بەڕێز کەرێمی سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆک کۆماری نوێوە ڕایگەیاند سیستەمی کۆماری ئیسلامی لە پێکاتەیەکی ڕق و ناوەڕۆکێکی توندی ئایدۆلۆژی دینی شیعی و ناسیۆنالیزم دروست بووە. سەرۆک کۆمارێک کە هەڵبژێردراوە خۆی بە تەواوی گرێداوە بە دەسەڵاتی ویلایەتی فەقیهەوە تا ڕادەیەک هیچ ئاسۆیەک بۆ گۆڕانکاری هەست پێ ناکرێت. پێشبینی دەکرێت کە سەرکوتکردنی پرسی ژنان بەردەوام بێت و سیاسەتەکانی کۆماری ئیسلامیش بەو ئاراستەیە درێژەی دەبێت. لەو باوەڕەداین هیچ گۆڕانکاریەکی بنەڕەتی لە پرسی ژناندا ڕوو نادات.
پاش کۆتایی هاتنی دووەمین کۆنگرەی ئەوروپایی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک ئەنجام نامەیەک بڵاو کرایەوە و چەندین بڕیارێک پەسەندکرا لە ئەنجامەکەی پەژاک داهاتووە ئازادی ڕێبەراپۆ ئازادی ئیرادەی کوردی ئازادە و کلیلی چارەسەری پرسی دیموکراسی و پێکەوە ژیانە لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەو پێش تێکۆشان بۆ ئازادی ڕێبەراپۆ ناوەندی کار و خەباتی ئێمە دەبێت. هەروەها پەژاک لە ڕاگەیاندراوەکەدا دەڵێ لە سەردەمێکدا دووەمین کۆنگرەی پارتی ژیانی ئازادی کوردستان دەبەسترێت کە ناوچەکە لە ڕەوشێکی هەستیاری سیاسی خۆیدایە و ڕەوشی نادیاری سیاسی باڵی کێشاوە بەسەر ئەم ناوچەیەدا. دەستێوەردانەکانی ئێران و تورکیا لە ناوچەکە دۆخێکی هەستیاری ساز کردووە و کە ئەو دۆخە بەرەو شەڕێکی بەرفراوانی ناوچەی دەڕوات و ڕێگە خۆشکرد دەبێت بۆ دەستێوەردانی بەرفراوانتر. شەڕی غەزە لە پانتایەکی بەرفراوان و لە چوارچێوەی ئاجندای خۆیدا خەڵکی مەدەنی لە ڕەوشێکی نالەباردا ڕاگرتووە و هاوکات پلان و دەستێوەردانەکانی تورکیا بە هاوکاری و چاوساغی ڕاستەوخۆی پەدەکە و بنەماڵی بارزانی لە ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان ئەو دۆخەی چەندین بەرابەر مەترسیدارتر کردووە بۆ داهات و چارەنووسی گەلی کورد. ئەو ئامادەکاریەی تورکیا بۆ باشووری کوردستان و هێرش بۆ سەرپێگەکانی گەریلا وەک پیلانێکی نەگریس بۆ سەرداهاتووی کوردستان دەنرخێت. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.